کوردێک ئەحمەد حەسەن بەکر ناچار دەکات سوێند بە قورئان بخوات. فواد عارف کوردێکی چالاک و بەتوانا بووە، لە زۆربەی حکومەتی مەلەکی کۆماریەکانی عێراقدا پۆستی هەبووە. بە جۆرێک زۆربەی سەرکردەکان هەوڵیان داوە ئەم کووردە پلە و پۆست لە حکومەتەکەیاندا وەربگرێت. ساڵی 1963 ئەحمەد حەسەن بەکر دەکەوێتە هەوڵدان لەگەڵ فواد عارفدا تا ببێتە وەزیر، بەڵام ئەم کووردە بیری لای دۆزی گەلەکەیەتی و داوا دەکات کێشەی کورد لە عێراقدا چارەسەر بکرێت. بۆ هێنانەدی ئەم خواستەشی ئەحمەد حەسەن بەکر ناچار دەکات سوێند بە قورئان بخوات و بەڵێنی چارەسەری کێشەی کورد بدات. دکتۆر فواد عارف بەم جۆرە باسی ڕووداوەکە دەکات. ساڵی 1963 بوو. ئەحمەد بە منی وت ببە بە وەزیر، منیش وتم من چۆن ئەبم بە وەزیر. دواتر ئەحمەد حەسەن بەکر هات بۆ ماڵەکەم تا ڕازیم بکات لە کابینەکەیدا ببمە وەزیر. منیش وتم ئەحمەد وەرە گوێت لێبێت، من ئەبم بە وەزیر بە بەرجێک ئەم مەسەلەی کووردە چارەسەر بکەیت، بەڵێنم بدەیتێ هەر شتێکیش دژی کورد کرا قبوڵی نەکەیت. هەتا لەسەر ئەو بەڵێنەی قورئانی نەخوارد قبوڵم نەکرد. دواتر کە ئیستیقالەم کرد کاغەزەکەم بۆی برد و وتم تۆ قورئانیش ئەخۆیت و درۆش ئەکەیت. ئەم ڕووداوە دەرخەری ئەوەیە کە کێشەی کورد لە سەروی ئاینەوەیە و لەناو قوڵایی ستەمە نەژادیەکاندایە، چونکە گەورەترین سوێندە ئاینیەکانیش نەبوونەتە ڕێگر لە بەردەم ئەم ستەمە بەردەوامەی دەرحەق بە کورد دەکرێت. ئایا پاش 60 ساڵ لەم ڕووداوە پێدوایە کورد لە دۆخێکدا بێت سوێند و بەڵێنەکان کاری تێبکەن و بەتی ئارامگرتنی بۆ بەدەستێنانی مافەکانی خۆی بۆ چەند ساڵی تر درێژ ببێتەوە؟